لەویا بەرژەوەندیەکەی ڕەچاوکراوە بەڵام ناحەقێکی گەورەی بەرامبەر کراوە لە حاڵەتێکی ترا لەم مدەوینەیە مەسلەی مناڵ مەسلەیەکی زۆر هەستیارە لێدان و هەڕەشەکردن و ناحەقانی بەرامبەر مناڵەکرێ بەکارهێنانی مناڵ فرۆشتنی پارچەکانی جەستەیان سوال پێکردنیان لە ڕووە کۆمەڵایەتیەکەەوە عێراق پێکهاتەیەکی کۆمەڵایەتی جوانی هەیە ئەگەر مەزهب دەستکاری نەکە ئەگەر مەزهب تەداخولیتیانەکە هێزە گەورەکان گەریلایان ئەکرد بە مۆدێل حکوومەت هاواری لێ هەستاوە پێی چارەسەر ناکرێت لە ناو کووردا مەسلەی کوشتن بە بیانووی شەرەف نەبووە دژایەتێکی گەورەیە لەگەڵ دەستوری عێراقا کەی هەبووە لە عێراقا سیاسی ئەو نەترسنۆک بێ پەرلەمانتار ئەو نەترسنۆک بێ پەرلەمانتار ئەوە بێ باک بێ ئیمزا لەسەر کارەساتێکی وا بکەن بەڵام زۆر بیکا سوڵحی عەشایری بە کچ کراوە. سڵاتان لەبێت ئەیزان و خۆشەویستان لاڵقەیەکی دیکەی سپەیکاستی ئەم جارەمان تایبەت کردووە بە یاسای باریکەسی. پەرلەمانی عێراق 27 ئاب دەنگیدا لەسەر یاسای شەریعەتی فیقی جەعفەری. ئەم یاسایە پەیوەندیدارە بە یاسای باریکەسێتی کە لەگەڵەوەی ناڕەزایەتێکی زۆری بەدواوە هات ئاستان بوو کێشێکی دیکەیە لەسەر مافەکانی ژنان و کچان لە عێراقدا. یاساکە کۆمەڵێک مادە لە خۆ دەگرێت کە زیاتر پرسەکانی هاوسەرگیری و میرات و لەخۆگرتنە دیارترینیان بە شودانی کچانە لە تەمەنی 9 ساڵیدا. ئەمە جگەلەوەی کە ناڕەزایەتی ڕێکخراوەکانی ناوخۆی لێکەوتەوە ڕێکخراوە جیهانیەکانیش بە مەترسێکی گەورەی دەزانن بۆ سەر عێراق. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری خاتووهانە شوانمان کردووە بەڕێوەبەری ڕێکخراوی ڕاگەیاندن و ڕووناکبیری ژنان. خاتوانای خۆ بەخێر بێت. تەندروستی زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دەرفەتە. سەلامەت بێت. هەناخان پێشی بچینە بابەتەکەی خۆمانەوە. ڕابردووەکەت ئەومان پیشانەیە کە کچێکی ئافرەتێکی زۆر بەتوانایت لە سەر مافەکانی ژنان ماوەی چەندێکە لەسەر پرسی ژنان کارەکەیت. بەڵێ سەرەتا من وەکو ڕۆژنامەنووس وەکو وێنەگەر فۆتۆگرافەر دەستم پێ کردووە دواتر وەکو ڕۆژنامەنووس لە پرسەکانی ژنان دەستم بە نووسین کردووە زیاد لە 20 ساڵە کە من ئەم کارە ئەەکەم بەشێکی زۆری ژیان و کارکردنم تەرخان کردووە بۆ کارکردن بۆ ژنان بە تایبەتی ئەو بەشانەی ژنانە ئەو گروپانەی ژنان کە پەراوێز خراون گرنگی تەواوم داوە بەوەی کە مافەکانی ژنان و دەنگی ژنان گەاندنی دەنگی ژنان و هەروەها پێداویستی و خواستەکانیان کاری لەسەر بکەم لە چوارچەوەی کاری ڕێکخراوەی لە چوارچەوەی کاری سەربەخۆ ئەم کارانم کردووە لە ئێستایا وەک بەڕێوەبەری ڕێکخراوی ڕاگەاندن و ڕووناکبیری ژنان کارەکەم کە یەکێکە لە ئەرکە قورس و گرانەکان لە بەرەوەی ئەم ڕێکخراوە مێژوویەکی زۆر جوانی هەیە ئەمانەوێت ئێستەیەکی جوانیشی هەبێ و ئایندەیەکی جوانتری هەبێ هەوڵمان داوە لە چوارچەوەی بەرنامە و پلانەکانمانە گرنگی تەواو بدەین بە ژنانی خاوەن پێداویستی تایبەت ئەو ژنانی کە پێویستیان بە هاوکاریە ئەو ژنانی پێویستیان بە پشتیوانیە بتوانین بە جۆرێک لە جۆرەکان هاوکاریان بکەین پەیوەندیەکی زۆر باشمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکان و دەستگا پەیوەندیدارەکان بە کارکردن بۆ ژنانەوە باوەڕی تەواوم بەوە هەیە کە هەماهەنگیکردن بەیەکەوە زۆر گرنگە لە ئێستای هەرێمی کوردستانە بە تایبەتی کاتێکمانەوە خزمەتی کۆمەڵگە بکەین چونکە ژنان بەتەنیا ناتوانن پیاوانش بەتەنیا ناتوانن هەماهەنگیەکەمان بۆ ئەوەیە لەسەر ئاستی میدیاکان لەسەر ئاستی ڕێکخراوەکان لەسەر ئاستی دام و دەستگا جیاوازەکان بتوانین هەماهەنگیەکە بێت. باشە هەنە خانپێتان وایە کەم هەمواری باری یاسای کەسێتیە مەترسیدارە بۆ ژنان؟ بەڕاستی من بێدەنگیم هەڵبژار لە دوای پەسەندکردنی مدەوینەی جەعفەری لە مانگی ئابی ڕابردوو لەبەرەوەی زۆرمان هاوار کرد نێتوەرکێکی زۆر گەورەمان دروست کرد نێتوەرکی 1970 لە کوردستان و لە عێراقیش بەگشتی و هەردوو نێتوەرکەکەش بێکەوە کۆمەڵی کار و چالاکی زۆرمان کرد بۆ ئەوەی کە تانە بین لەم مودەوەنەیە و ئەم پرۆژەیە سەر نەگرێت بەڵام دوجار زۆر جار ئەوترێت کە بارودۆخی ژنانە ئەو بابەتانەی پێیوەستن بە ژنانەوە پێیوەستن بە ژنان خۆیان و ڕێکخراوەکانیانەوە با ئیشی لەسەر بکەن بەڵام ئەمە ئاماژەیەکی زۆر مەترسیداری ئەوەی یاینێ کە بارودۆخی ژنان لە سەفقە سیاسیەکانە ئەبێتە قوربانی وەک هەمیشە سەفقەی سیاسی ئەم جارەی نێوان سوننەکان عەرەبەکان کوردەکان بە یەکلابوونەوە کاتێک یەکلابەوە چه بوو بە قوربانی لەم نێواندەیە ژنان بوونە قوربانی وە بە تایبەتی ژنانی عێراق لەبەرەوەی ئەم مدەوینەیە مدەونەیەکی مەزهەبیە و کەسی سێم ئەهێنێتە نێوان پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەوە کە خۆی بۆ خۆی لە خۆیدا لە ئێستای
عێراقداوە لە ئێستای هەرێمی کوردستانە ئێمە پێمان بۆ پێویستمان بۆ هەیە پێداویستێکی حتمیمان بۆ هەیە کە یاساکان باشتر پەیوەندی نێوان هاوسەران ڕێک بخەن بەڵام بەداخەوە ئەمە وەک شەپۆلێکی قوڕاوی هات هەموو ئەو دەستکەوتانەوە هەموو ئەو خواستانە بۆ ژیانێکی ئارەزومەندانە و ژیانێکی بەشکۆ بۆ ژن و بۆ پیاویش بە هەمان شێوە هەمووی ڕاماڵی لەم پەسەندکردنەیە لە دوای ئەم پەسەندکردنەوە شکۆی خێزانی عێراقی بە تایبەت ئەکەوێتە ژێر پرسیارەوە لەبەرەوەی شکۆی خێزان نامێنێت تایبەتمەندی خێزان نامێنێ هەمووی ئەبێ بگەڕێتەوە سەر ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە سوچێکە چ کەسێک لە ناو ئەم مەزهەبەیە چی وتووە لەسەر بابەتێکی کۆمەڵایەتی ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەوە لە معالەجەکردنی یا لە تەڕەحکردنی مەسەلەکانی تایبەت بە ژنان بە مناڵان ناحەقێکی زۆر گەورە هەیە کە بەرامبەر بە ژنان و مناڵان ئەکرێ کە دوجار بەرامبەر بە کۆمەلگا ئەکرێت چونکە ئەو مناڵەیە سوێنەیە بێتە گەنجی ئایندە ئەو مناڵەیە بێتە باوکی ئایندە کاتێک باوکی خۆی نەبینی بێ یا باوکایەتێکی تەندروستی بۆ نەکرابێت چۆنە بێتە باوکێکی گونجاو ئەگەر دایکایەتێکی تەندروستی بۆ نەکرابێت و سەندرابێتەوە لە دایکی چۆن ئەتوانێت ببێتە دایکێکی سەرکەوتوو کەواتە ئێمە بەم مودەوینەیەوە بەجێبەجێکردنی دێها جیلی ئایندەشمان خستۆتە ژێر مەترسیەوە شکۆی ئەوان کەرامەتی ئەوان کەسێتی ئەوان و بوونی ئەوان وەکو مرۆڤمان خستۆتە ژێر پرسیارەوە بەسیترین نمونە لە حاڵەتی جیابوونەوە کاتێک کە جیابنەوە دایک و باوکێک جیابنەوە مناڵی وردیان هەیە دایکەکە ئارەزومەنداناڵە من مناڵەکان بەخێوەکەمەوە بەڵام لەم مدەوینەیە کە باوکەکە وتی ئەبێ مناڵەکان بێنەوە ئەبێ مناڵەکان بێنەوە کەواتە لای باوکەکە بەخێوە بن ئایا باوکەکە ژنە هێنێتەوە ئایا دایکەکە سەری خۆی هەڵ ئەگرێ ئایا باوکەکە ئەیان ناتە دەست خانەکانی نەوجوانان ئێمە بیرمان لەوە نەکردوتوانێت کە زۆر حاڵەتمان هەیە کە دایک و باوکەکان بەخێویان ناکەن دایکەکە وەریەگرێ لە ڕقی باوکەکە یا باوکەکە وەریەگرێ لە ڕقی دایکەکە و یاتە خانەکانی نەوجوانان کەواتە ئێمە ئایندەی مناڵانمان خستۆتە مەترسیەوە لەم حاڵەتەیە خۆی بۆ خۆی ئارامی کۆمەڵایەتی کە چەندین ساڵە هاواری بۆ ئەەکەین و ئیشی لەسەرەکەین ئارامی کۆمەڵاتی خینە مەترسیەوە ژنە بێ هەمیشە لە دڵە ڕاوچەی ئەوەیە بێ ئەگەر جیابێتەوە مناڵەکانی لێوەرەگیرێتەوە مناڵە بێ هەمیشە لە دڵە ڕاوچەی ئەوەیە بێ باوکی ئەیبا یا بەجێی ئەهێڵێ لەگەڵ ئێمێنێتەوە لەگەڵی نامێنێتەوە پیاو ئەبێ هەمیشە لە دڵە ڕاوچەی ئەوەیە بێ گەر کە سوکار زەختی لێ بکەن ژنێکی تر بێنێتەوە ناچارە بە قسەی ئەوام کا ژنێکی تر بێنێتەوە ماڵی خۆی وێران بکە کەواتە لە هەردوو ڕەگەزەکە و لە هەردوو حاڵەتەکە لە ئێستاش و لە ئایندەشە ئەم مدەوینەیە کارەساتێکی گەورەیە کە بەرۆکی کۆمەڵگەی عێراقی کردوێتەوە باش هەنەخان پێت وایە بە شودانی کەژ لەو تەمانە کەمەیە چ دایک و باوکێک دروست بکە بۆ کۆمەلگا و نەوەکانیان چی لێ دێت خۆی بۆ خۆی هەر تەڕەحکردنی بابەتەکە لە 2025 و لەم چوارچێوەیە پێمان ئەڵێ کە ئێمە زیاد لە 7 ساڵە لە دواوەین لەبەرەوەی لە سیەکانی ئەم سەدەیەشە کچ ڕای وەرگیراوە و کچ کە ویستێتی هاوسەرگیری بکە هاوسەرگیری کردو و بە ناچاری لە خوار 13 و 14 و 15 و 16 نەدرەوە بەشوو بەڵام لەم حاڵەتەیە بە زۆریش ئەتوانرێ بترێ بەشوو تەنانەت هەندێک جار ئەتوانرێ بڕێک پارەش لە بەرامبەری وەربگیرێ چونکە بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵک ڕێگای پێچاوپێچ هەیە لە مودەوینەیە کە ئەگەر بگیرێتە بەر و بەڕاستی کەسی سێمی تیاتە داخل بکرێ کارەساتە خوڵقێنە ڕێگا پێچاوپێچەکان چی یەکێک لەو ڕێگا پێچاوپێچانە لە حاڵەتی میراتیە ئەگەر پیاوێک 100 مەتر ئەرزی هەبێ پیاوەکە دوو ژنی هەبێ و مناڵیان نەبێ بە هەر دوو ژنەکە 50 مەتر ئەرزیان بۆ مێنێتەوە ئەوی تر ئەچێ بۆ والی یا ئەو کەسەی کە نوێنەرایەتی وەقفی شیعی ئەکا و سەرپەرشتیاری ئەم کەیسە ئەکا لە دابەشکردنی میراتیەکەیان بەشە زۆرەکە بۆ ئەو ئەچێ بۆ ژنەکانیش نامێنێتەوە ئەمە لە حاڵەکە خۆتەزانی ئەگەر پیاوێک هاوسەرگیری کردبێ بە تایبەتی لە عێراق بارودۆخی عێراق چۆنە موچەکان چۆنە هەژاری تا چەند سەری کردووە ڕێژەی بێهاوژینەکان چەندێک زیادی کردووە و ڕێژەی بێکاری بە تایبەتی بێکاری ژنان چەندێک زیادی کردووە ئەمە جگە لە ڕێژەی تونند و تیژی و کوشتن و ئەمانە کاتێک کە تۆ لە میراتیەکی حەقی خۆی بێبەشی ئەەکەی یعنی بەپێی ئەم مودەوینەوە و تێکستەکانی لە میراتی
بێبەشی ئەکا ئەمە ئەومان پێ ئەڵێ کە کەسی سێم تەداخولەکە لە پەیوەندی خێزانیەکانمانە کە کەسی سێمیش لە پەیوەندی خێزانیەکانە هەموو جارێ لای خۆشمان وایە هەر لە کۆمەڵگەی کوردی شاڵێ با نهێنی خێزانەکەت مەبەرە دەرەوە بۆی کەسی سێم تەداخول نەکا بووی نەشێ وەنیە ئەمە هەر زۆر واریدە عین لە ژیانی ڕۆژانەمانە ئێمە هەم جێبەجێیەکەین و هەم گوێشمان لێبێ و هەمیش نسیحەتەکەین هەنێ جار با کەس و کار و دەوروبەرەکەمان ئەڵێ خۆتان لە بینی خۆتانە دوو کەسی عاقڵن حەلیکەن با کەسی سێم نێتە ناوەوە چکە جاری وایە کەسی سێم لە تەرەفی ژنەکەی یا لە تەرەفی پیاوەکەیە بە ئاراستەی کەسەکەی خۆی ئەبە کە لەوانەیە ناحەقیتیابێت بۆیە مادام هەردووکیان ئارەزومەندانە هەر سەرگیریان کردووە سەر و هەژدە ساڵن بڕیاری خۆیان بەدەست خۆیان بووە ئەتوانن ئەم کێشانەش چارەسەر بکەن بە تایبەتی کێشەکانی بیدایەتی زەواج کە هەندێک جار گەورەکردنیە بێتە هۆی جیابوونەوە کە ئێمە ئەومان نایە بەڕاستی ئەمانەوێ خێزانەکان بەیەکەوە بەتەبایی بژین بۆیە ئەم مودەوینەیە بێتە کەسی سێمەکە ڕاستەوخۆ بێتە کەسی سێمەکە یەتە ناو ژیانی ئەمانەوە ئەمە جگەلەوەی کە لە ڕووی مەزهبی لە ڕووی نەتەوەی ناحەقێکی زۆر بەرامبەر بە ژنان ئەکرێت لەبەرەوەی ئەگەر ژنێک سونە بێ هاوسەرەکەی شیعە کە ئەمە زۆر حاڵەتێکی واریدە لەبەرەوەی سونە و شیعە هەمیشە بەیەکەوە ژیاون لە عێراقی هەموویانە یعنی هەموو پێکهاتەکانە ڕەبتی بە مەزهب و تائیفە و ئەو شتانەوە نییە و ئەمە لە سەردەمانی زووە هەر عێراق پێکهاتەکەی وا بووە تێکەڵەیەکی زۆر جوان و ڕەنگین بووە یعنی تەنانەت هەندێک بیناسازی هەیە ئەڵێ تعبیر لە پێکهاتەکانی عێراقەکە ئەوەنە ڕەنگینە بەڵام بەم مودەوینەیە ڕەنگەکەی ئەگۆڕێ یعنی ڕەنگەکەی بێتە یەک ڕەنگ ئەگەر ژنەکە سونە بێ بە هاوسەرەکەی شیعە بێ لە حاڵەتی جیابوونەوە یا میراتی تەوزیعکردن یا کێشەیەکی کۆمەڵایەتی یا هەر بێ بچنەوە سەر مەزهبی هاوسەرەکە یا هاوسەرەکە من بە مەزهبی خۆم ئەم مەسەلەی معالەجاکەم لە مەزهبەکەی خۆشیە ئەم مودەوینەمان هەیە کە زیاد لە 200 فقرەیە هەموو ئەو بابەتانەی معالەجە کردووە کە لە بەرژەوەندی یەک مەزهبەکەیە و ئەو کەسانەیە کە نوێنەرایەتی ئەەکەن هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەوی و دوو لە بەرژەوەندی پیاوەکەیە کە زۆر جار پیاوەکە پێی وایە لەویا بەرژەوەندیەکەی ڕەچاوکراوە بەڵام ناحەقێکی گەورەی بەرامبەر کراوە لە حاڵەتێکی ترا لەم مودەوینەیە مەسەلەی مناڵ مەسەلێکی زۆر هەستیارە ئێمە لە عێراقا سەردەمانێکە داوای یاسای پاراستنی مافی مناڵەکەین کە تا ئێستا لە عێراقان نییە یاسای پاراستنی مافی مناڵ کە لە عێراقانیە لە هەرێمی کوردستانە هەیە کاری پێ نییە کە یاساکە نییە زۆر جار ئەو خروقاتانەی بە تایبەتی بەرامبەر بە مناڵەکرێ یاخود ئەو لێدان و هەڕەشەکردن و ناحەقانی بەرامبەر مناڵەکرێ بەکارهێنانی مناڵ فرۆشتنی پارچەکانی جەستەیان سوال پێکردنیان ئەو ناحەقی گەوران دەستدرێژی کردنە سەریان لە یاساکەیە معالەجە نەکراوە کە لە یاساکەیە معالەجە نەکراوە یاسای پێشووتر لەم مودەوینەیە نەکەر معالەجە نەکراوە لەم مودەوینەیە بە قسەیەک ئەبێ ئەم مناڵە چارە نووسی دیاری بکرێت بۆ نمونە باوکەکە لە لەحزەیەکی خەسەبە ژنەکە تەلاقەیە و ئەڵێ مناڵەکانیش ئەبە بۆ کوێیان ئەبا چۆنیان ئەبا ئایندەیان چی ئەبێت یار نییە ئەمە پێ ئەمیان ساڵ تازە بەڵێ ناتوانێت مناڵەکان بەرێتە لای خۆی بە تایبەتی لە حاڵەتێکە ئەگەر شوو بکاتەوە گریمان ئەگەر شووی نەکردەوە پیاوەکە مناڵەکە تەمەنی 7 ساڵ بوو بە تایبەتی کوڕ ئەگەر وتی من کوڕەکەم ئەوێتەوە یا کوڕم تۆرەوە لای من و کوڕەکە نەهاتەوە کوڕەکەش سزا ئەدرێ بۆ لە بەروی حسابی مناڵی هەڵگەڕاوە لە باوکیەکرێ کە لە عەرەبیە پێوترێ طفل عاق یعنی مناڵێکی هەڵگەڕاوە یعنی مناڵێکی خوار بخێت کەواتە لێرە شکۆی مناڵەتی نامێنێ شکۆی خێزان نامێنێ شکۆی دایک و باوک نامێنێ کە هەر کەسا لە عێراقی دێرینە لە خێزانە دێرینەکانی عێراقا دایک هەیبەتێکی خۆی هەیە لەبەرەوەی ماڵەکە با بەڕێوە و پەروەردە ئەکا ئەو مەسەلانەی کە لەسەر پەروەردەکردنی دایک هەیە لە عێراقا زۆرن تەنانەت وڵاتە عەرەبیەکان زۆر جار بە نمونە ئەیهێنەوەڵەن لە عێراق وا ئەوترێ بە لەهجەی عێراقی وا ئەوترێ کەواتە لە ڕووە کۆمەڵایەتیەکەوە عێراق پێکهاتەیەکی کۆمەڵایەتی جوانی هەیە ئەگەر مەزهب دەستکاری نەکە ئەگەر مەزهب تەداخولیتیانەکە بەڵام بەداخەوە بینین کە لە دوای خستنی ڕژێمی بەعسەوە هەندێک مەزاهب هەندێک دەوڵەتان هەندێک زلهێزەکان بەرژەوەندیەکانیان چۆن هەڵە سوڕێ ئاوا ئەم مەسەلانە یەکلاییەکەنەوە یەک نمونەی نزیکت پێ بڵم لە هەرێمی کوردستان کاتی شەڕی دژ بە داعش ئەو کاتە کە باسمان لە ژنان ئەکرد هەنوو ژنانی گەریلا ئەو مارکێتینە ئەعلامیەی بۆ ژنانی گەریلا ئەکرا لەسەر ئاستی جیهان چەندێک گەورە بوو بەڵام تا ئەو کاتەی
وڵاتە زلهێزەکان بەرژەوەندیەکانیان لە لای ئێمە بوو کە داعش کێنرا تەواو ئەو مارکێتینە نەما جاران چەند ساڵێک لەمەوە پێش کە بەرژەوەندیان هەبوو لەم منطقەی ئێمە عێراق و سووریا و تورکیا هێزە گەورەکان گەریلایان ئەکرد بە مۆدێل گەریلایان ئەکرد بە پەیجی یەکەم گەریلا ژنی گەریلایان ئەکرد بە براندینی زارا و ئەمانە بەڵام دوای ئەوە نەما بۆ ئەو تاریکایە خراست لەبەروی بەرژەوەندی هێزە گەورەکان کۆتایی پێهات کەواتە ئەم بەرژەوەندیانە ئەم جارە لە عێراقا کارێکی کرد کە ژنان و خێزانی عێراقی بە تەواوەتی لێک هەڵبۆشێتەوە لێت ناشارمەوە لە هەرێمی کوردستانیشە ئەمە هەیە هێزانێک هەن وڵاتانێک هەن کە ئەیانەوێ پێک هاتە کۆمەڵایەتی جوانەکەی ئێمە هەڵتەکێنن هەوڵیاندا قەتڵ و عاممان بکەن ئەنفالمان بکەن زیندە بەچاڵمان بکەن ئەمانە هەمووی تاقی کراوەتەوە لە سەرمان بەڵام ئەوەی تاقی نەکراوەتەوە لە سەرمان و سەر ناگرێ پێکهاتە کۆمەڵایەتە بتەوە جوانەکەی خۆمانە چونکە کۆمەڵگەی کوردی پێکهاتەیەکی کۆمەڵایەتی بتەوە و جوانی هەیە بە مادەی هۆشبەر هەندێک محاولە کرا و هەندێکی سەری گرت و هەندێکی سەری نەگرت باش بە مەسەلەی تیرۆر و تێوەگلان لە مەسەلەی تیرۆر ئەمەش سەری نەگرت لە مەسەلەی بەکارهێنانی سۆشیال میدیا دەیان کەسیان بۆ ئێمە نارد کە زۆر نامۆن بە کۆمەڵگەی کوردی هەتاکو بەیانی لە تیکتۆک و لایڤەکانە ئەکرێنەوە و پارێکی زۆر زەبەلاحیان بۆ ئەچێ بۆ مەشغوڵکردنی گەنجی ئێمە بەلا ڕێلابردن بڵاوکردنەوەی هەندێکتانە و تەشارە هەندێک وشەی ناشرین هەندێک سوکایەتی پێکردن شکۆشکاندنی ژن ئەمانە هەمووی لە خۆڕانیە لە خۆڕانی ئەو لایڤێکە کاتەوە تا بەیانی دانیشە مانگانە چەندین پارەیەتە ئەکاونتی بانقەکەیەوە کە لە وڵاتانی دراوسێەوە کراوە ئەمە بۆچی ئەکرێ بۆی پێک هاتە کۆمەڵایەتی جوانەکەی ئێمە هەڵتەکێنرێ ئێمە لە کاتی قەیرانەکانە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی پێکهاتەکەی وایە یەکگرتووە پشتیوانی یەکەکە کێشەیەکمان هەیە ژنێکمان هەیە بۆ نمونە 3-4 مناڵی هەیە پێویستی بە هاوکاریە لە گەڕێکێکا دامان ناوە لەگەڵ گەڕەکەکە قسەمان کردووە تومانە هاوکاریان بن لە بروێ ژنە نەدارە ئەوێ مناڵەکانی خۆی شەرەفمەندانە بەنان دروستکردن بەخێوکە هەموو گەڕەکەکە بۆ ئەوەی هەز نەکاکە مەسەلەن تانەی لێ ئەیەنیا هەز نەکا بۆی نیگەران بێ ئەگەر پیاوەکانیش بیانەوە هاوکاری بکەن چەندین جار ئەم حاڵەتی باس کردووە یەکێک لە حاڵەتەکان باسی کردووە ئەڵێ خواردنەکان بخستومە سەر دیوارەکە و لە جەڕەسیان ناوە ڕۆشتون یا ئازوقەکەی بۆ خستومەتە بەر دەرگا و لە جەڕەسیاوە ڕۆشتووە یان خواردنەکەی بۆ خستومەتە بەر دەرگا و لە جەڕەسیاوە ڕۆشتووە پێداویستی مەکتەب پێداویستی مناڵ شیر و حەفاظ ئەمە چیمان پێڵێ پێمان ئەڵێ کە ئێمە چەندێک یەکگرتوین لە ناویەکە ئێمە لە پرۆژەی تایبەت بە مناڵانی خانەی نەوجوانە دەیان کەس تەلەفۆنیە کرد با هاوکاریتان بۆ بێنم تکایە ناوم مەهێنن با هاوکاریتان بۆ بێنم ئەمانوت ئێمە بە هیچ جۆرە هاوکاری پارە وەرناگرین لەبەرەوەی ئەم پرۆژەی ڕێکخراوەکەمانە بۆ مناڵانی خانەی نەوجوانان ئەوان وەکو خوشک و برای بچکۆلەی ئێمەوان ئێمە بەرپرسیارین بەرامبەر بەوان چەندین کەس ئەیانوت با پارەتان بۆ بمێرین چەندین کەس ئەیانوت ئێمە یەک دینارمان لە یەک کەس وەرنەگرت بەڵام چی پێوتین ئەم ئاماژەی ئەوەی پیاین کە لە کاتە پێویستەکان ئێمە یەک و یەکگرتوین بۆ ئێم هێرشانە هەیە بۆ هەڵتەنکاردنمان لێت ناشارمەوە مەترسێکی زۆر گەورەشی لەسەر هەرێمی کوردستان هەیە پێت وایە لە داهاتووە ئەو یاسایە تەواوی عێراق بگرێتەوە بەڵێ لەبەرەوەی مەزهەبی تیا تەداخل کردووە وڵاتانی دراوسەیە تایە گشتاندنی بۆ ئەکەن و ڕواجی پێیان لە ناو خەڵکە و خۆشتەزانی کۆمەلگا کاتێک نائارام بوو و کاتێک هەر خۆمان وین خۆمان لە ڕووی شخصیەوە کاتێک کە نیگەرانی کێشەیەکە بین ناتوانین کێشەیەکی تر چارەسەر بکەین لەبەرەوەی نیگەرانین کاتێک کە کۆمەڵگەی عێراق کوشتەی نەبوونی موچە و هەژاری و مەسەلەی داعش و مەسەلەی میلیشیاکان و سوڵحی عەشاری و کێشەی عەشاری هەندێک زۆنمان هەیە لە عێراق پێی ئەوترێ زۆنی سوور لە کێشە عەشاریەکانە کە حکوومەت هاواری لێ هەستاوە پێی چارەسەر ناکرێ کەواتە لە هەموو ئەم نیگەرانیانەیە تۆم بێ ئەم مدەوینەی جعفەریەش لە سەفقەیەکی سیاسیە فڕەبیتە ناو کۆمەڵگای عێراقیەوە کەواتە یەک دنیا کێشەی لێ ئەکەوێتەوانێ و ئەم پڕیشکی ئەم کێشانەش ڕاستەوخۆ بەر هەرێمی کوردستان لێستا یاساکە هەرێمی کوردستان و یا کورد و سونە ناگرێتەوە بەڵێ ناگرێتەوانێ بەڵام ئەگەر سونەیەک هاوسەرەکەی شیعەوێ ئەگرێتەوە ئەتوانێت بچێتەوە هاوسەرەکەی بڵێ من بە پێی مدەوەنەی جعفەری
ئەم کەیسەیەک لای یەکەمەوە ئەچێتەوە سەر مەزهبەکەی ئەو بەپێی مەزهبەکەی ئەو ئەم شتە معالەجاکرێت لە هەرێمی کوردستانە خۆشبەختانە ئێمە یاساکەمان تونند و تۆڵە ئەگەرچی هەندێک کلێنی تیا هەیە بەڵام زۆر تونند و تۆڵە و زۆر شکۆیە بۆ تاکەکانی تەنانەت لە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانیە ئەڵێ یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانیە واتە تونند و تیژەکە لە پیاوە بۆ بۆژن لە ژنەوە بێ بۆ پیاو لە پیاوە بێ بۆ ژن و مناڵەکەی لە ژنەوە بێ بۆ هاوسەر و مناڵەکەی ئەمە معالەجە ئەکا یعنی ئەوە پەیوەندی بۆ نیە بڵێ بەس بۆ ژنە و ژنان وا هاربوون و حەقی خۆیان وەرگرتووە لە نەخێر ئەمە بۆ ڕێخستنەوەیە ئەگەر پیاوەکە ناحەقی بەرامبەر کراوە ئەگەر ژنەکە ناحەقی بەرامبەر کراوە ئەم یاسایە یاسایەکی زۆر باش و پتەوە هەمانە لە هەرێمی کوردستانە بەڵام ناشتوانین نوکوڵی لەوە بکەین کە زۆر جار دیاردە نەرێنیەکانی عێراق پشکی بەر ئێمە شەکەوێ یەکێک لەو دیاردانە مەسەلەن بۆ نمونە کوشتنی ژنانە بە بیانوی شەرەف کە مێژوویەکی زۆر دێرینی هەیە لە عێراقا بەڵام لە ناو میلەتی کووردا و لە ناو کووردا مەسەلەی کوشتن بە بیانوی شەرەف نەبووە بەهۆی ئەو تێکەڵیە کە هەمانە و بەهۆی ئەو زۆر جار جۆرێک لە ڕاماڵین هەبوو بۆ کوردەکان بەرەو ناوچە عەرەب نشینەکان و تێکەڵەیەکی زۆر هەبووە من خۆم یەکێک بووم لەو خێزانانەی کە لە باشووری عێراق ژیانمان کردو ئەم ڕاماڵینەش جۆرێک لە کەڵچەر شۆکی دروست کردووە ئێمە تێکەڵ بووین بە کەڵچەرەکانی ئەوان تێکەڵ بوون بە کەڵچەر بەڵام ئەوان زۆرینن متەئەسیر نابن بە کەڵچەری هەرێمێکی بچکۆلەی کوردی سونە هەم لە ڕووی نەتەوەیەوە جیاوازە هەم لە ڕووی مەزهەبەوە جیاوازە کەواتە ئێمە پریشکەکەمان بەرکەوتووە لە مەسلەی کوشتنی ژنانە بە تایبەت یعنی یەکێکە لەو مەسەلانە لە مەسلەی تونند و تیژیە لە مەسلەی تونند و تیژی بەرامبەر بە مناڵە ئەمانە هەمووی ئەم پریشکانەمان بەرکەوتووە بۆیە چاڕوانە کرێکە پریشکی مودەونی جعفەری هەرێمی کوردستان بگرێتەوە ئەگەر ئێمە بە پتەوی و ئیش لەسەر ئەوە نەکەین کە لە ڕەگ و ڕیشەوە ئێمە خۆمان بتەوەکەینەوە چۆن خۆمان بتەوەکەینەوە بەوە کە پەرلەمانێکی یەک گرتومان هەبێ و پەرلەمانێکی ئاکتیڤ و کارامان هەبێ ئەو کەسانی لە پەرلەمان ئیشەکان پەرلەمانتارن ئەبێ خەمخۆرانە لەگەڵ دۆزەکەی ئێمە و بارودۆخی کۆمەڵایەتی ئێمە هەمویان کوڕکچی ئەم کۆمەڵگایان کەواتە بێ بەرپرسیارەتی و خەمخۆریان زیاتر بێ لەبەرەوەی ئێمە بەردەرگاکەمان شەڕێکی گەورەیە کە نامانەوێت بێتە ناو ماڵەکانمانە باش ڕاناخان ئەم یاسا تازە چ کاریگەریەک لەسەر کۆمەڵگا دروست دەکات بە حکمی کە چۆن لە تەمەنی 9 ساڵی بدرێن بە شۆ لە خوێندن دەرەکەن ئەستی خوێندەواری ژنان و کچان چی لێ بەسەر خۆی بۆ خۆی مەسلەی هاوسەرگیری پێشوەختە پاکێجێکی کاملە و یەکێکە لەو دەردە کۆمەڵایەتیانەی کە زۆر هەوڵی کەمکردنەوەی ئەدرێن کە لە ناو شارەکانی شاهەیە لە دەروی شارەکانی شاهەیە زۆر جار شێوازێکی ئارەزومەندانە بەخۆوە ئەگرێن لە پۆلێکە سێ کەس شووەکە چوارەمیش حەزەکە شووکە حەزە نازانێت چییە یعنی هەر دوێنێ باسمان لە حاڵەتێک کرد کە پەشیمان بۆ تۆ لە هاوسەرگیریەکەی لە حەفلەکەیە لەبەرەوەی توێتی بە منیان نەوتووە کە ئاوا بێت و بەتەنیا ئەمێنمەوە لە ماڵەوە و من وەم زانیوە هەروەکو ڕەفیقەکان مەتوانم بە جلەسپیەکانەوە بچین بۆ پیاسە و بچین بۆ دەرەوە و نان بخۆین بەیەکەوە و خەڵک بێ ڕسممان لەگەڵا بگرێ و ئەوانە بەڵام دوای بیرم کەوتوتەوە کە من ناتوانم ئەوە بکەم کەواتە هێشتا تەفەهومکردنی کچانی گەنجی ئێمە بۆ مەسلەی زەواج و بەرپرسیارەتیەکە پێویستی بە زیاتر هەیە پێویستی بە تەمەنێکی زیاتر هەیە پێویستی بە ئەزمموی زیاتر هەیە بۆیە خۆی بۆ خۆی یەک پاکێجە یەک دنیا دەرهاویشتەی مەترسیداری هەیە و زۆر جاریش یەکێک لە دەرهاویشتە مەترسیدارەکانی جیابوونەوەی بەڕاستی حاڵەتی جیابوونەوە یەکێک لە ئاماژەکان ئەوەیە کە جیابوونەوە زیاترین لە ناو هاوسەرە گەنجەکانایە و ئەم هاوسەرە گەنجانە ئەگەر مناڵیان هەبێ زۆر جار مناڵەکانە بە نەخانەکانی نەوجوانان کە ئەمە کارەساتێکی زۆر زۆر گەورەیە و نامۆی بە کۆمەڵگەی کورد ئەمیان ساواشی کرۆ کە ڕۆژەی جیابوونەوە زیاد بێت لەبەرەوەی شەڕ و کێشە زیادە بێ کاتێک نائارامی زۆر بوو بڕیارە ڕاستەکە نادرێت بۆیە ڕێژەی جیابوونەوەش بەرزە بێتەوە و ڕێژەی هاوسەرگیری دووەم و سێم زۆرترە بێ ئاژاوە ئەکەوێتە ناو ماڵەکانەوە کێشە ئەکەوێتە ناو ماڵەکانەوە بۆیە ئایندێکی باشی لە چاوەڕوان ناکرێت باشە هاناخان هەموارکردنەوەی ئەم یاسا پێدوانە کە پاشەکشە بێت لە یاسای باریکەسێتی بەتەئکید پاشەکشەیەکی گەورەیە و پاشەکشەیەکە لە عێراق وەکو بارە کۆمەڵایەتیەکەی وەکو بارە ئابوووریەکەی پاشەکشەیەکی گەورەیە
وەکو بارە سیاسیەکەی پاشەکشەیەکی گەورەیە خاڵێکی زۆر نەرێنی و ناشرینەکە عێراق ئەم مدەوەنەی لە سەفقەیەکی سیاسیا پەسەند کرد ئەمە لە کاتێکایە کە هەوڵی داوە لە معاهدەی سیداوە سەرڕای تەحەفوزەکانی هەندێک ئیمزا بکە کە چەندین ساڵە UN ومەن لێرە ئیشەکە سەرڕای ئەو تەحەفوزانەی حکوومەتی عێراقی لەسەری هەیەی و هەروەها معاهدە نێودەوڵەتەکان ئەمە جگەلەوەی کە خەرقێکی و ناحەقیەکی گەورە و دژایەتێکی گەورەیە لەگەڵ دەستوری عێراقا لەبەرەوەی لە دەستوری عێراقا ڕەگەز جیان نەکراوەتەوە ئەڵێ هاوڵاتی عێراقی کەواتە خەرقێکی گەورەیە ئێمە ویسمانی یەک چاکسازی بچکۆلە بکەین لە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانێ وتیان نەخێر ئەمە دژ بە دەستوری عێراقە نەبێ بیکەن نەمان کرد ئۆکەی بەڵام ئەمە ڕێک هەڵتەکاندنی دەستوری عێراقەت کە گەورەترین و باڵاترین دۆکمنتی عێراقە بەڵام ئەبینین کە هەم پێشێل کرا و هەم سوکایەتیشی پێکرا لەسەر ئاستی نێودەوڵەتی باشە هەنەخان پێت وایە ئەم هەنگاوی عێراق پاشەکشە بوو یان هەڵگەڕانەوە بوو لەو دەستور و ڕێکەوتن و بەڵەنامەیە کە عێراق دەربارەی ژنان و منداڵان واژۆی کرد بەداخەوە ئەو عەقڵەتی پاشەکشەکردنا و ئەو عەقڵێتە ترسنۆکانەیە لە پێشڕەویکردن وای کرد کە بارودۆخەکە بەم ئاراستەیە بڕوە وای کرد کە سەفقە سیاسیەکان بەم ئاراستەیە بڕوە مەسلەی زەویەکانی کەرکووک و مەسلەی زیندانیە سیاسیەکان زیندانیەکانی داعش لە سجنەکانە ئەم سەفقە سیاسیانە خۆی بۆ خۆی لە سەرتاوە کاتێک سەفقەکە ڕێک ئەخرێ ڕێکەوتنەکە ڕێک ئەخرێ پاشەکشەیەکی گەورەی پێوە دیارە لە ڕووی سیاسیەوە کەی هەبووە لە عێراقا سیاسی ئەو نەترسنۆک بێ پەرلەمانتار ئەو نەترسنۆک بێ پەرلەمانتار ئەوە بێباک بێ ئیمزا لەسەر کارەساتێکی وا بکە پەرلەمانتار ئەوە نابەرپرسیار بێ حزبەکەی بیجوڵێنێتەوە بڵێ تۆ بێ ئیمزا لەسەر ئەمە بکەی لە سوور ئەزانەیە کە گەورەترین ناحەقیە بەرامبەر بە کچەکەی خۆی بە خوشکەزاکەی بە برازاکەی پەرلەمانتارە بێ خزمەت بکە نابێت دەنگ لەسەر بابەتێک کە تانە لە خێزانەکەی ئەیە و حزبەکەی ناچاری ئەکا کە ئەمە بکە کەواتە ئەو ترسنۆکی و پاشەکشەیی کە ئێستا هەیە لە عێراقا لە مێژووە پێم وانیە نمونەی هەبوو بێ و ئەم ترسنۆکی و پاشەکشەیە هەر کۆمەڵگایەک هاوڵاتیەکانی بە ژن و پیاوە ترسنۆک بوون ئەوە دڵنیا بە بەرەو دووە ئەڕوا هەر کۆمەڵگایەک ژنەکانی و پیاوەکانی ئازا بوون و خەمخۆری کۆمەلگاکەیان بوون ئەوە دڵنیا بە بەرەو پێش ئەڕوا لە هەرێمی کوردستان دەیان ژن و پیاوی خەمخۆری ئەم کۆمەلگایە هەیە بۆیە ئەگەر پێشیش نەکەوێ بەرەو دواوە ناڕوە و مقاومەتێکی زۆر هەیە بەرەیەکی گەورەی مقاومەت هەیە کە ژنان و پیاوان کوڕان و کچی گەنجی ئازاد دڵسۆز دەستیان خستۆتە ناو دەستی یەکتر بۆ پارێزگاریکردن لەم کۆمەلگایە بۆیە نابینی بەو شێوەیە عێراق پاشەکشە بکە کە ئەمە هیوایەکی زۆر باشمان پێبەخشێت باشانەخان لە کاتی پەسەندکردنی یاساکە و دەنگدان لەسەر یاساکە شیعەکان کە دەنجیانیا یاساکە قبول بکەن کە کوتلەیەکی زۆری نەشن ئەوەشمان بیر ڕاستە بەشی زۆرینە ئەی باشە کورد و سونە دەنگیان لەسەر بڕیارەکەدا زۆریان ئەڵێن نەخێر دەنگمان لەسەر نەداوە بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن کە دەنگیان لەسەر داوە وەک محاسەسەیەکی سیاسی و وەک ئیجباریەکی لەلایەن حزبەکانیانەوە و وەک چوونە ناو ئەو سەفقە سیاسی کە پێشتر ئاماژەم پێیان وەک گوتم کەسانێک هەن ئازان تەحەفوزیان کردو لەم مەسەلەیە وە کەسانێکیش هەن ترسنۆکن یاخود لەبەر هەندێ بەرژەوەندی ئیمزایان کردووە بەڵام مێژوو ڕەحم بە کەس ناکە و مێژوو ئیمزاکانی هەمووی لەلا تۆمارە 10 ساڵی ئایندا 15 ساڵی ئایندا ئەم کەسانەی کە ئیمزایان لەسەر کردو پەسەندیان کردووە چ جوابێک جوابی گەنجەکانیان ئێنەوە چ جوابێک جوابی مناڵی مناڵەکانیان ئێنەوە ئەوە وەڵامەکە لای خۆیان باشە هەنەخان پێت وایە لە مەوتووە هاوسەرگیری نێوان پەیڕەوە ئاینزانەکانی شیعە و سونە چی لێ دێت؟ پێشتر عێراق نمونەیەکی زۆر جوانی هاوسەرگیری و پێکهۆژیانی نێوان مەزهەبەکان پێکهاتەکان بەڵام بەم جیاکردنەوەیە بەم لێک دابڕینە بەڕاستی نیگەرانێکی زۆر دروستە بێ دەیان هاوسەرگیری نێوان شیعە و سونەکان کراوە خەڵک هەیە کەسایەتی هەیە لە ناو شیعەیە هاوسەرەکەی سونەیە هاوسەرەکەی سونەی کووردە باشە باش خۆی شیعەیە و شیعەی ئەو تەیارەیە کە توندڕەون لە مەزهەبەکەیانە باسی لەوە کردوتی من هەرگیز ناچمەوە ئەو مدەوینەیە ناچمەوە هەزاران ساڵ لەمەوە پێش ئەگەر لە هاوسەرەکەم جیا بوومەوە بەپێی قانون چی بۆ من بڕایەوە چی ئەرکێک و چ مافێکم لەسەر بوو ئەوش چ ئەرک و مافێکی لەسەر بوو با ئەوە بێ
لەبەرەوەی ئێمە ناچینەوە هزاران ساڵ بۆ لەمەوە پێش و دوای ئەوە کاتێک ئێمە هاوسەرگیریمان کردو ئێمە نەمان و توی کێ سونەیە و کێشایە ئێمە وتومانە کێکێ و کێ پەروەردەی چۆن کراوە لە چه خانەوادەیەکە و ئایا توانین بەیەکەوە بژین هەرگیز لە مەسلەی هاوسەرگیریشی ئەو سونەیە مەذهب نەپرسراوە بەڵام ئەمە جارێکی تر لێکدابڕان دروستەکە و جارێکی تر نائارامی دروستەکە. باشانە خانەوە کەسانی کە بەپێی ئەو یاسایە هاوسەرگیریەکەن بەپێی مەسەبی جعفەری دوای ئەوە ناتوانن مەسەبەکان بگۆڕن ئەمە چ کێشەیەکی تر دروستەکە ئەمەش یەک دنیا کێشە دروستەکە زۆر جار لە ژێر فشارێکە یا لە بەهۆی خۆشەویستیەوە یا بە هەر هۆکارێک بێ مەسەبەکەی خۆی گۆڕێ جارێکی تریەتەوە سەر مەسەبەکە لە ناو شیعەکانیشا کۆمەڵە بۆچوونی زۆر باش هەیە لەسەر ئەوەی کە چۆن ئینسان ژیانی خۆی بەڕێ بکە و کۆمەڵە بۆچوونی زۆر دواکەوتوانەش هەیە کە ڕێگری لە ژیانێکی ئازادانەوە بەشکۆەکە. ئەم مەذهب تەداخلکردنی مەذهب لە ژیانی تایبەتیە کۆمەڵێک کلێن دروستەکە ئەو کلێنانە وا ئەکەن کە ئەو ژیانە تەندروست نەبێ هەمیشە ترسێک هەبێ هەمیشە گەڕانەوەیەک هەبێ بۆ ئەوەی کە بەچ مەذهبێ بوو چۆن بوو ئەی ئەگەر گۆڕانکاری بەسەراها و لە حاڵەکە ئێستا یەکێک لە کێشە گەورەکان ئەوەیە ئەوەی پێشتر بە مەذهبی جعفەری شووی کردووە ئایا حەق و حقوقی ئەمێنێ وەکو پێشتر یان ئەفەوتێ یان ئەوەی لەمە دوا شووەکە بەپێی ئەم مەذهبە بەپێی ئەم مدەوەنەیە شووەکە و حەق و حقوقەکانی چی لێ کە پێشتر وانە بووە لەوانەیە ئێستا لە حاڵەتی دەستگیران ناریە بێ بەڵام تووشی نیگەرانی ئەوە بێ کە ئایا وا ئەمێنێتەوە یان چۆن ئەبێ وانەی پێشتر ئێستا گفتوگۆیەکی زۆر گەرم لەسەر ئەوە هەیە ئەوانەی کە پێشتر بۆ مەذهبە شویان کردووە یان بەو مەذهبە ژنیان هێناوە یا بۆ مەذهبە هاوسەرگیریان کردووە بە پێچەوانەشەوە ئایا ئەمانە حەقەکانیان چی لێ ئایا ئەرکەکانیان زۆرە بێ یا مافەکانیان زۆرە بێ ئایا مەترسی ئەوە دروستە بێت جیا ببنەوە یا جیانە بنەوە ئەگەر باسی ئەوەش لە خێزانەکانە مەسلەی جیابوونەوەش نەبوو بێ ئێستا مەسلەی جیابوونەوە هێنراوەتە ناو خێزانەکانەوە یەکسەر پیاوەکە پرسێ ئایا حەقی من چی ئەبێ ژنەکە بێ ئەی من چ ناحەقیەکم بەرامبەر ئەکرێ ئەمە لە کاتێکایە ژیانێکی ئارەزومەندانەی تەندروستیان بۆ خۆیان دروست کردووە بەڵام هەموو لەحزەیەک ئەم مدەوێنەیە ئەبێتە مەترسیەک تارماییەکی ڕەش بەسەر ئەم خێزانەوە چ کاتێ هەڵی ئەوە شوێنێتەوە چ کاتێک ناحەقی بەرامبەر بە یەکێک لەلایەنەکان نەکات. باشە هانەخان دەوترێت کە پێشتریش ئەم هاوسەرگیریەکە هەبووە کە کچان لە تەمەنێکی بچووک بدرێن بەشوو بەڵام ئێستا بووە بە یاسا و کایتر هیچ شاردنەوەیەکی ناوێت توان بچنە دادگاکان و هاوسەرگیری بکەن باشە پێشتریش هەر هەبووە پێشتر لە هەندێک حاڵەت هەبووە بە تایبەتی لە ناو عەشایرەکانی عێراقا کە والیان داوا کردووە یعنی وەلی ئەمری ئەو کەسیان داوا کردووە ئەو ژنە زۆر جار ئەو کچانەی کە زۆر بە بچووکی هاوسەرگیریان کردووە لە فەسڵیە یادراون فەسڵیە پێی ئەوترێ سوڵحی عەشایری لای ئەوان بەڵام زۆر بیکا سوڵحی عەشایری بە کچ کراوە کە بە کچ کراوە و ڕێکەوتون جاری وا هەبووە کچەکە 9 ساڵ بووە 10 ساڵ بووە هاوسەرگیریەکان پێ کردووە لەبەرەوەی ڕێکەوتنەکە لەسەرەوە ئاساسە بووە و کاتێک کە مارە کراوە مەلاماری کردووە داوای وەلی ئەمرەکەی کردووە یعنی باوکەکەی یا مامەکەی کە وەلی ئەمرەکەی و توێتی من ڕازیم ئیتر تەواو ئەو زەواجە چۆتەی بەڵام لە هەندێک حاڵەتا کراوە ئەم 9 ساڵ و 10 ساڵە ئێستا بەپێی یاساکە ڕەواجی پێ ئەیە تەحبیبی ئەکا یعنی برەوی پێ ئەیە زۆر جار کچەکە ئارەزومەنداناڵێ خۆ حەقی خۆمە بچم زەواج بکەم با بچم خۆم مارە بکەم لەبەرەوەی لە قانونەکاتیایەتی خۆم مارە بکەم لەو کوڕەی کە ئەمەوێ ئەگەر ماڵەوەش ڕازی نەبن کە ئەمە دەرگای یەک دنیا کێشە ئەکاتەوە وەک وتم هاوسەرگیری پێشوەختە و هاوسەرگیری مناڵ خۆتەزانی یعنی ئەم ئێوە گەنجن ئەزانن کە ئەم تەمەنە هەتاکو و تەمەنێکی کامڵ نەبێ ناتوانێت هاوسەرگیری بکە لەبەرەوەی پەروەردە مەسلەی تەکنەلۆژیا مەسلەی بێکاری کۆمەڵێک هۆکار هەیەکە وای کردووە زەواج بچێتە سەر و 25 و سەر و نزیکی 30 ساڵ گونجاوترە تاکو ئەوەی خوار 18 ساڵ بێت کاتێک زەواجێک خوار 18 ساڵەکرێ هەموو خێزانەکان پێوەی سەرقاڵە بن و مەترسی هەمیشە ئەوە هەیە یەک لە حاڵەتی دووگیان بوونە مەترسی مردنی لەسرە لە مەترسی ئەوەی کە نیگەران بوون و خۆکوشتن و مەسلەی خۆسووتاندن مەسلەی جیابوونەوە کە مەترسێکی زۆر زۆر گەورەیە و هەمومان لی ئەترسین بەڕاستی و مەسلەی دروستبوونی مناڵ کاتێک کە مناڵەکە دایکەکەش نەیەوێ و باوکەکەش نەیەوێ وەک بینیمان مانگی پێشوو کە لەگەڵ خانەکانی نەوجوانانە ئیشمان کرد کە هەندێک لە مناڵەکان ناتوانن بچنەوە لای دایکیان و ناتوان بچنەوە لای باوکیان و بێشوێن ماونەتەوە یعنی خانەکان بۆتە خانەیەکی گەورە و ماڵێکی گەورە و باوشێکی گەرم بۆ ئەوان بەڵام ئێمە نیگەرانیەکانمان ناشارینەوە
لە مەترسی ئەم مدەوەنەیە نیگەرانیەکانمان ناشارینەوە لە مەترسی پڕیشک هاوێشتنی ئەم مدەوەنەیە بۆ سەر کۆمەڵگەی کوردی خۆتەزانی ینی لە کۆمەڵگەی کوردیا شیعە ئەژی سوننە ئەژی هاوسەرگیری نێوان شیعە و سوننەمان هەیە هاوسەرگیری نێوان پێکهاتەکانمان هەیە تەنانەت هاوسەرگیری نێوان موسڵمان و مەسیحیشمان هەیە بە تاریخی سلێمانی شارێکی وەکو سلێمانی هاوسەرگیری نێوان مەسیحی و موسڵمانمان هەبووە هاوسەرگیری نێوان جوولەکە و موسڵمانمان هەبووە کە دوای دینی خۆیان گۆڕیەوە بەڵام بەهینی خۆیانەوە بەشکۆی خۆیانەوە ماونەتەوە کەواتە ئێمە نامانەوێ ئەو پێکهاتە جوانی کە هەمانە بشێوێ بۆیە بە مەترسیەوە ئەڕوانی نەپریشکەکانی ئەم مدەوەنێن باشە هەناخان ئەمە باسی عێراقمان بە شێوەیەکی گشتی بابینە سەر هەرێمی کوردستان باشە لە هەرێمی کوردستانیش هەبووە کە کچانی خوار 18 ساڵ بە زۆر ئەدرێن بەشوو مەڵە کەمەیتر لە ڕوویاساییەوە ڕێگە پێنەدراوە ڕاستە بەڵام نمونی واشمان گوێ لێ بوو ڕاستە ئەمە یەکێکە لە دیاردە نەرێنیەکان کە لە هەرێمی کوردستانیشا هەیە کە کچان بە هاوسەرگیری پێشوەختە زۆر جار بەهۆی نەبوونیەوە ناچارەکرێن بە هاوسەرگیری زۆر هەندێک جار حاڵەتیشمان هەیە بەهۆی سوڵحکردنەوە ئەدرێ بە هاوسەرگیری هەندێک جار حاڵەتمان هەبووە کە بەهۆی تاوانە ئەلکترۆنیەکانەوە کە یەکێکە لە مەترسیە گەورەکانی سەر کچانی گەنج زۆر حاڵەتمان هەیە کە تێوە ئەگلن لە تاوانە ئەلکترۆنیەکانەوە و لە ڕێی پلتفۆرمەکانی سوۆشال میدیا بە تایبەتی سناپ و ئەوانە ئەخزێن ڕێنە کچی گەنج ئەخزێن ڕێتە ناو باندی هاکردن و باندی سوکایەتی کردن و باندی بڵاوبوونەوەی وێنە و ئەمانە بۆ یەکچەکە ناچارە بێت کە هاوسەرگیریەکە بکە یاخود خێزانەکەی ناچاریەکەن کە هاوسەرگیریەکە بکە بۆیە لەم حاڵەتانەیە ئێمە یەکێک لە هەنگاوەکانمان بۆ هۆشیارکردنەوەی گەنجان کچان و کوڕانیش لە مەسلەی هاوسەرگیری پێشوەختە چونکە بۆ کوڕانیش مەترسێکی ڕاستە و خۆیە تێوە نەگلانە لە تاوانە ئەلکترۆنیەکان و بەکارنەهێنانی پلتفۆرمەکانی سوۆشال میدیایە بۆ مەسلەی دۆزینەوەی هاوسەر یاخود تێوەگلان لە تاوانە ئەلکترۆنیەکان کە هەندێک جارە هاوسەرگیری ناچاری پێشوەختی لەکەوێتەوە. ڕاستە باشە هەناخان بشێک لە خێزانەکان کار ئاسانیەکەن بۆم جۆر هاوسەرگیریە کە کچەکە نەگەشتۆتە تەمەنی 18 ساڵی لە لای مەلا ماران ئەکەن ناچنە دادگاکان جاریوە هەبووە هەر تەمەنی نەگەشتۆتە ئەو ئاستەی کە بگاتە 18 ساڵ یا سەر و 18 ساڵ بچێتە دادگاکان جێژ بوونەتەوە جاریوە هەوە کە مناڵیشیان هەبووە ئەمە چ کاریگەریەک و چ مەترسیەکە ڕاست پێ بەڵام ئەگەر دایک و باوکێک مەسلەی تەماع چاوی کوێر نەکات و نەیەوێت کچەکەی با بە ماڵێکی دەوڵەمەند کە پێش وەختە هاوسەرگیری بکات هیچ دایک و باوکێک ئامادە نییە یا هیچ دایکێک ئەگەر بە تەنیا بەخێوکەر بێ یا هیچ باوکێک ئەگەر بە تەنیا بەخێوکەری کچەکەی بێ کچەکەی ناخاتە ناو دۆزەخی هاوسەرگیری پێشوەختە بەڵام زۆر جار بارودۆخ کۆمەڵایەتیەکان و فشارە کۆمەڵایەتیەکان و هەندێک جار هەندێک دیاردەی نەرێنی کۆمەڵایەتی هەیە وەک شانازیکردن بە هاوسەرگیری کچەوە پێشوەختە و شانازیکردن بە هاوسەرگیری لەگەڵ ماڵی دەوڵەمەنە ئەم شانازیکردانە جۆرێک لە ڕەواج ئەیابم جۆرە لە هاوسەرگیری و ئەوشت لێ ناشارمەوە کە پلتفۆرمەکانی سوۆشال میدیاش بە شێوەیەک بەکاریەت ئەوەنە بە نەرێنی بەکاریەت بە تایبەتی لە حاڵەتی هاوسەرگیری و بڵاوکردنەوەی وێنە و دەست و مەسلەی خەنەبەندان و ئەوشتانە جۆرێک لە تەحبیبەکە جۆرێک لە حەز ئەکا لە ناو ئەو مناڵەیەکە بۆ ئەویش تاقی نەکاتەوە یا بۆ ئەویش نەی بێ بۆ ئەویش نەی کڕێ بۆ ئەویش بۆی نەکەن یا بۆ ئەویش ئاڵتۆنی زۆری نەبێ ئەم شتانە هەمووی وا ئەکا بە تایبەتی ئەگەر خێزان هۆشیارەیەکی تایبەتی نەبێ و دایک و باوکیان دایک بە تەنیا ئەگەر بە خێوکەرە باوک بە تەنیا ئەگەر بە خێوکەرە هۆشیارەیەکی کۆمەڵایەتی باڵای نەبێ مناڵەکەی تووشی ئەو دۆزەخابێ بەڵام دڵنیاتەکەمەوە لەوەی کە لە کۆمەلگەی کوردیا کۆمەلگایەکین ئەگەر فشارێکی زۆر نەبێ هیچ دایک و باوکێک ئەو مناڵەکەی ناخاتە ئەو دۆزەخە و داواکارم لە هەموو دایکان و باوکان کە بە هیچ شێوەیەک کار نەکەن لەسەر ئەوەی مناڵەکانیان کوڕەکانیان یا کچەکانیان هاوسەرگیری پێشوەختە بکەن لەبەرەوەی هاوسەرگیری پێشوەختە دیاردەیەکی نەرێنیە و دەرهاویشتەی زۆر خراپی هەیە لە ئایندەیە. باشانە خەلارێمی کوردستان هاوسەرگیری پێشوەختە بەراورد بە ساڵانی ڕابردوو زیادی کردووە لەگەڵ بارودۆخە ئابوووریەکە ئاگۆڕێ لەگە بارودۆخە سیاسیەکەی ئاگۆڕێ لەگە بارودۆخە ئابوووریەکەیە کاتێک کە بارودۆخی ئابووری خراپە بێ باوکێک 4 کچی هەیە 3 کچی هەیە 5 مناڵی هەیە 2 کوڕ و 3 کچی هەیە کاتێک یەک موچەی هەیە خۆشتانە بینن بارودۆخی ئابووری چۆنە ناکرێ خێزانێک تۆ هەر لەسەر یارمەتی بژی
هاوکاری وەربگرێت لە ڕێکخراوەکانیان لە شوێنێکی تر موچەی خۆی نەدرێتە مستحقاتی خۆی نەدرێتە ئەمە ئەگەری هەیە باوکەکە یا دایکە کە بیر لەوە بکەنەوەکە مناڵەکانیان هاوسەرگیری پێشوەختە بکەن بۆیە ڕێژەکە لەگەڵ بارودۆخەکە ئەگۆڕێ کاتێک بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری بەرەو پێش ئەچێ و هۆشیاری زیاتر هەیە لە کۆمەلگا کەناڵەکان یەکدەنگن لە مەسلەی هۆشیاری کۆمەڵایەتی و کۆمەلگا جۆرێک لە ئاسوودەیی تایە بە تایبەتی لە مەسلەی ئابوووریە هاوسەرگیری پێشوەختەکەمە بێتەوە کاتێک کە ئەبینین ئەم کارە ساتانەی وەکو ئێستا ئەقۆمێ بە تایبەتی لە 2 ساڵی ڕابردووە کە ساڵ هەبوو 6 موچە وەرگیراوە 7 موچە وەرگیراوە لە 12 موچە ئەبینی کە هاوسەرگیری پێشوەختە وەک ڕێگەیەک بۆ ڕزگاربوون لە هەژاری پیادە ئەکرێت بەس ڕێگەیەکی زۆر خواڕۆخەج و زۆر خراپ کە ئایندەی دیار نییە باشانەخانی چ کات دۆسێکی وایە کەیسێکی واتۆتە لای ئێوە کە هاوسەرگیری پێشوەختە بوو بێت و کێشێک کۆمەڵایەتی لێکەوت بێتەوە بەدڵنیایی بە بەردەوامی ئەو هاوسەرگیری پێشوەختە کێشەی کۆمەڵایەتی زۆری لێکەوێتەوە یەکێک لە کێشەکان مەسلەی دڵپیسیە لەبەرەوەی مناڵن تێنەگەیشتون پێی وایە کە ئەو ئەبێ هەموو پاسوەردەکانی لەلابێ پلتفۆرمەکانیان یەک بخەنەوەکو یەک لایەنێک خیانەت لەوی تر بکە مەسلەی دڵپیسی بوو مەسلەی هەژاری مەسلەی نەبوونی هەلی کار کە هیچەکە لەو کێشە گەورانی کە ڕۆژانە یەخە بە گەنجانی هاوسەرگیری پێشوەختە ئەگرێ چەنە مەسلەی نەبوونی هەلی کار یەخە بە هەموو گەنجانەگرێ نەکەر ئەوانە بەڵام بوو ئەوانە زیاترە لە بەروی لە پرۆسسێکان کە پێویستی حتمی بە پارە هەیە و پێویستی حتمی بە ئیشکردن هەیە لە بەروی بێت تەرەفێکی تر بژێنێ یعنی دوو کەسن ئەگەر ژنەکە ئیشی هەبێ مەجبورە بێ هاوکاری پیاوەکە بکاوە گەر پیاوەکە ئیشی هەبێت تەبعاً ئەبێ نەفەقەی ژنەکە بکە کەواتە ئەمانە هەمووی ئەم وردە کێشانەیە کە کێشەکان گەورەترەکە و ئەکا لە دادگاکانە ڕێژەی جیاببوونەوە لە نێوان هاوسەرگیری گەنجەکانە زۆر ببێ و ئەو مناڵانش کە دایک و باوکیان بەرپرسیارەتیان هەڵناگرن زۆر ببێ باشە هەناخان لە فەیسبوکەکەی خۆت بابەتێکت پۆست کرده بوو بە ناوی نەخوە هەمان بڵێ ئەم نەخۆیە چۆنە و زیاتر لە چ ناوچەیەکیش زۆرە لە عێراقا نەهوایەکێکە لە دیاردە نەرێنیەکان کە ژیانی هەزاران کچی خستۆتە مەترسیەوە نەهوە بریتە لە ئامۆزای کچ ئامۆزای کوڕ نەهی ئەکا لە ئامۆزا کچەکەی کە نابێت هاوسەرگیری بکە لەو زمنان بەپێی هینەکان نەریتەکە و قسەکان ئەوەیە کە لەو مارەکراوە کاتێک ئەو نێوێت ئەتوانێت نەهیەکەی لەسەر لابەرێ شوبکە بە کوڕێک بەڵام ئەبێ ئامۆزاکە ڕەزامەند بێت لەسەر ئەو کوڕە و لە عەشیرەتەکەی خۆیان بێ لە حاڵە کاگەروانە بێ کوشتنی لێ ئەکەوێتەوە نزیکترین حاڵەتمان مامۆسایکی زانکۆ بوو کە لە تکریت لەلایەن ئامۆزاکەیەوە کوژرا لەبەرەوەی نەهی لەسەر لا بردبوو کە شوبکە بەڵام شووی کردبوو بە کوڕێک دەرکەوت کە دایکی لە عەشیرەتێکی ترە بۆ یە کچەکەی کوشت یعنی ئامۆزاکەی خۆی کوشت کوڕە ئامۆزاکە کچە ئامۆزاکەی خۆی کوشت نەهوە ژیانی هەزاران کچی خستۆتە مەترسیەکی گەورەوە لەبەرەوەی یەک ئامۆزاتوانێت نەهی لە 15 ئامۆزای کچی خۆی بکا کە نابێ هاوسەرگیری بکەن ئەگەر بە ڕەزامەندی ئەو نەبێ یاخود ئاگاداری ئەو نەبێ بۆیە ئەمە مەترسێکی زۆر گەورەیە و یەک دنیا کێشەی عەشایری خۆی لە عێراقا حکوومەت تەنانەت هەفتەی پێشوو باسی لەوە کردکە لە هەندێک ناوچەیە بۆ بە ناوچەی ڕێدلاین کە کێشە عەشایریەکان زۆر بە گەورەی تیا دەرئەکەوێ و هەندێک جار جێش تەدەخولەکە جێشی عێراقی تەدەخولەکە بۆ یەکلایکردنەوەی کێشە عەشایریان جاوەرە ئەگەر بچووکی کەینەوە بۆ مەسەلەی نەهوە و وەزعەتی کچان لەناو ئەم عەشیرەتانەیە ئەبێت چ وەزعێک بێ و چۆن لە مەسەلەی فەسڵیە واتا سوڵحکردنەوە لە مەسەلەی نەهوەیە چۆن ئایندەیان بەرەو نادیاری بڕوە ئەم دەونە شیعەیەش وەکوتم وەک ڕاماڵینێکی قوڕاو هاتە ناو بارودۆخی کۆمەڵایەتی کۆمەڵگەی عێراقیەوە کە نازانین بەرەو کوێ ئەبا باشانەخان ئەم دابوونەری تە لە هەرێمی کوردستانە نیە لە لا هەرێمی کوردستانە کاتی خۆی هەبووە نەوەتەکانیش هەبووە کە ئامۆزایەک بۆی دائەنرێت چەند کچ هەیە ئامۆزای خۆیەتی لی مارە ئەکرێ ئەگەر بیەوێن ئەوە ئەیان کابژنی خۆی ئەگەر ژنی تر بێنێ ئەتوانێت هەر وا بە هەڵپەسەردراوی بیان هێڵێتەوە و ئێمە پرۆژەیەکمان هەبوو کە ئەو کاتە خاتو هێرۆ برای مححمەد بڕێک پارەی دانا بۆ ئەو کوڕانەی کە کچەکان ئازادەکەن
بڕێک پاریان وەرەگرت و کچەکانیان ئازاد دەکرد سەدان کچ بەم شێوەیە ئازاد بوون ئەگەر نا نەتوانی هاوسەرگیری بکەن و کوڕ هەبوو کە نۆ کچی مناڵی لێمارەکرا بوو کە ئازادی ناکردن لە بەرۆی لی مارەکراوە یعنی پێویستی ناکرد بەڵام پارەی لە بەرامبەر وەرگرت و ئازادی کردن بە جۆرێک لە جۆرەکانم دیاردە نەرێنیە لە کۆمەڵگەی کوردی شا هەبووە بەڵام ئێستا لە عێراقا بە شێوەیەکی زۆر بەربڵاو هەیە لەگەڵ فەسڵیە و کچەکان زۆر لە مەترسیان لەم مەسەلەیەدا. باشە هانا خان بە ئەمە بکەین بە کۆتا پرسیارمان ئەو کچانەی کە لە تەمەنێکی کەمدا بە زۆر هاوسەرگیریان پێدەکرێت بە داهاتۆ ڕوبەڕووی چ مەترسیەک دەبنەوە داچوان بەرەوکوێ ئەگات دەیان مەترسی لەسەر ژیانیان هەیە ناچارکردن بە هاوسەرگیری خۆی بۆ خۆی جۆرێک لە تاوانە کە بەرامبەر گەنجەکرێ ئیتر ئەگەر ژن بێ ئەگەر پیاو بێ ئەگەر کوڕ بێ ئەگەر کچ بێ چکە حاڵەتیشمان هەیە کوڕەکانیش ناچارەکرێن بە هاوسەرگیری زۆر جار بێ ئەوەی ئارەزومەندانە بێ ژنێکیان بۆ ئاڵە ژنێکمان بۆ دۆزیوتەوە یا ژنێکمان بۆ هێنایی ئەچین مارەیەکەین ئەم حاڵەتەشمان هەیە یاخود بۆی دووری کەنەوە لە کچێکە خۆشەویستووە ژنێکی تری بۆ ئەهێنن بە پێچەوانەشەوە کچەکە بۆی دووری کەنەوە لە کوڕی خۆشەویستووە بە زۆر ئەیان بە کەسێکی تر داڵانێکی تاریکە ئایندەی دیار نییە دەیان کێشە لەگەڵ خۆیان ئەهێنێ و لەو کاتانەشا کێشەکان زۆر زیاتر و مەترسیدارەتر ئەبن ئەگەر ئەم هاوسەرگیریە کە سەری گرتووە مناڵی لێ بکەوێتەوە ئایندەی ئەو مناڵە زۆر نادیارە دەست خۆش بە هانا خان بۆ کاتە جوان و بە نرخی بەخشیت بێمە سپاس بۆ ئێوە زۆر سەلامەت بین سەرکەوتوو بن بشیت زۆر سپاس ئەزان خۆشەویستانی ئەمە هاتینە کۆتایی ئەو مەڵقەی سپەیکاست هێوادارم جێی سەرنجی ئێوە بوو بێت تا ئەڵلقێکی دیکەی سپەیکاست بەخواتان سپەرم هەر شاد بن.